وەکو ئاماژەم پێدا بوو کە لە پۆدکاستی سیڤی لاینە بەشێک تەرخانەکەم بۆ ئەوەی کە جیهانی کارسازیتان پێ بناسێنم و تێرمی کارسازی جیاکەینەوە و ئەو بابەتانەشتان پێنیشان بم کە تۆیەکی گەنج خاوەنی بزنسی خۆتی و ئەتەوێت ئیشێک بەدەست ئیشەکەت گەورەتر بکەی ئێمە بوو ئەمە بەستانە گەڕاین بە شوێن ڕێکخراوەکانە کە لە شاری هەولێر و سلێمانی و لە هەرێمی کورسانە فۆکسیان لەسەر ئەو بابەتێ و یارمەتی کارسازانێن یاخود فەندیانەکەن بۆ ئەمە بەستە و زیاتر ئیمڕۆکایەکی لە ڕێکخراوە جوانەکان کە ڕێکخراوی ئۆرنج کۆرنەیە ڕێکخەرەکەی لەلایەن حکوومەتی هۆڵنداوە سەپۆرتی ماردیەکرێ بانمان کردوون بۆ ئەمە بەستە کاگرەبینمان لەگەڵە کاگرەبین بەخێربێ زۆر سپاس خات و کازیۆ سپاس بۆ میوانداری پێم خۆشە بەگشتی ئۆرنج کۆرنەرمان بۆ بناسێنی و ئامانجەکانی چین و چی پێشکەشی گەنجەکە بە چاوان سەرەتا سڵاو بۆ بینەر و بیسەری ڕوودا و سپاس بۆ دەرفەتە کە دەرفەتی ئەومانە بێ ئۆرنج کۆرنەرز بناسێنین ئۆرنج کۆرنەر دەست پێشخەریکی شانشینی هۆڵندایە زیاتر لە 16 وڵات و 19 هەبی هەیە هەبەکان ئەو شوێنانێک ئەو کۆرنەرانە و گۆشانە لە باکووری ئەفریقا خۆرهڵاتی ناوەڕاست و هەروەها باشووری ڕۆژ ئاوای ئاسیا بوونیان هەیە لە عێراق ئێمە دوو کۆرنەرمان هەیە دوو گۆشەی پرتەقاڵیمان هەیە یەکێکیان لە بەغدایە یەکێکیشیان لە هەولێرە بەڵێ بە خۆشحاڵی و ئۆرنج کۆرنەر جێی خۆی کردوتەوە ینی وەکو ناوێک ناوێکە ئەمێ پێم بڵێ ئەوم بۆ باس بکەی لە ساڵانی ڕابردووە چیتان کرد و چۆن یارمەتی گەنجتان ناوە بە جیهانی کارسازیان بناسێنن چونکە ئێمە تێرمی کارسازی بەوە تێگەیشتوین کە هەر شتێک بڕۆ بزنزێکدانێ و تەواو بێ ئەوەی بیر لە لایەنەکانی بکەیتەوە من لەم لایەنەیە ئەگەر من ئیش لەگەڵ ئیشی خۆمدا بمەزرێنم چەندەها ڕیستەکەیەتە پێشەوە هیچ بیر لەمان ناکەن و کۆمەڵە پاراخیتە ناو ئیشێک و ئەڕۆی ئۆرنج کۆرنەر بۆ ئەمە چی کردووە بڵێ خودی کارسازی یاخود دەست پێشخەری کار ئەگەر ڕاست وتبێتم بە کوردی پرۆسەیەکە واتە قۆناغێکنی واتە یەک پۆینت نییە بەڵکو چەند قۆناغێکە کە کەسی کارساز پیدا تێپەڕ دەبێت و سەرەتاشی لەوە دەست پێ دەکات کە ئەو خەڵکانی کە بە ئەو بوونیەت لە سایکۆلۆژی خۆیاندا حەزیان لەوەیە کە دەست پێشخەری کار بکەن و کاری خۆیاندا بمەزرێن پێش هەموو شتێک ئاگاداری ئەوە بن کە شتێک هەیە بە ناوی کارسازی و ئەوە دەکەوێت ئەو چوارچەوەی کە ڕێکخراوەکان سەرەتا یەکەم ئیشان ئەوەیە کە پرۆمۆشن کەن کە بانگەشە بکەن و ناساندن بکەن بۆ ئەو چەمکی کارسازی دیارە ئۆرنج کۆرنەرز وەکو ڕێکخراو لە ساڵی 2020ەوە لە کوردستان هەیە سەرەتای ئاواتە ئەم ساڵی سێمیەتی لەو ماوەیەدا ئێمە 6 کۆهۆرت واتە 6 خولی پرۆگرامەکەمان تێپەڕیوە ئەتوانم دواتریش بە دیتیل باسی ئەو بکەم کە خودی پرۆگرامەکە لە چەند پرۆژێکتی جیاواز پێک لە چەند بەرنامە خەڵک ئەتوانێت چ سوودێ لەم بەشداریکردن لەم خولانەیە ببینێ بۆ نمونە من ئێسەوەکو کازیوە بزنزێکی خۆم هەیە فکرم کردوتەوە ئیشێکی بچوک دروستکەم بڕێکی مادیم لە بەردەستە نامەوێت سەرفیکەم لە ئەملاولایە ئەمەوێت سەرفیکەم لە کارێکی بچووکەم چۆن ئەتوانم دەست پێشخەری کارەکەم پێشکەشی ئۆرنج کۆرنەرکەم ئایا ئەمە لەو کاتێک کە من فکری کارەکەم هەیە ئێوە لەگەڵ کەسەکەی بەردەوام بم یاخود ئەوەیە کەسەکە فکرەکەی داناوە خستوێتی سەر پێ 6 مانگێک ئەزمموی هەیە پاشان ئێوە هاوکاری پێشکەشەکەن ئەگەر وەڵامی پرسیارەکە دەمەوە خودی کاتێک کە کەسێک ئۆرنج کۆرنەرز ئەناسێ ئۆرنج کۆرنەرز بەوە ئەناسێ کە پرۆگرامێکی سەرەکیمان هەیە پێشتریش باسم کرد پرۆگرامێکی 6 مانگیە واتە تۆ پێش هەموو شتێک بۆ ئەوەی بتانی بەشداری ئەو پرۆگرامە بکەی ئەمە چەند مەرجێکی زۆر ئاسانمان هەیە ئەویش ئەوەیە کە تۆ تەمەەن لە نێوان 18 بۆ 35 ساڵ بێت بیرۆکەیەکت هەبێت کە ئەو بیرۆکەیە لە 2 ساڵ زیاتر نەبێت کە کار لەسەری کرد بێت وهروە ئێمە خزمەتیش بکە بە ئیکۆسیستەمان بێگومان چونکە کە پێی ئەڵین دەست پێشخەری کار پێی ئەڵین کارسازیە بێتەوە چارەسەرێک بۆ کێشەیەک بدۆزیتەوە و بەشێک لە مەترسیە دارایەکان بگریتە ئەستۆی خۆت و ئەو ڕێکخراوانشیکان وەکو ئۆرنج کۆرنەرز پاڵپشتیت بکەن اینجا پاڵپشتەکانی ئێمە لە چەند لایەنێکەوەیە یەکێک لەو لایەنانە ئەوەیە کە لە ماوەی ئەو 6 مانگە تۆ ڕاهێنان وەرەگری لە بواری کارسازی کە هەموو ئەو بابەتانە گرێتەوە خۆی وەکو بەڕێوەبردننی کارەکەت وەکو لایەنی دارایی کارەکەت وەکو پێکهێنانی تیم زۆر کەس هەیە فکرێکی جوانی هەیە باشە ئیشەکەشی دامەزرانوە هەموو ئەم شتانی تایارە باشە بەڵام
شێوازی گەورەکردنی کارەکەی نییە بەداخەوە یاخود بۆ ڕێنیشاندەرێکی نییە کە پێی بڵێ چۆن کارەکەی بەرەو پێش بەرێ چۆن نتوانێت کەسی کە زیاد کات چۆن نتوانێت پاڵپشتی دارایی بەرهەم بێنێ ئێوە لە پرۆگرامە شەژمانگەیەکەتانە پێم وا بێسە بۆ داهاتوش بۆ لە ماوەیە کە ئێمە خەریکێم گفتوگۆین بە خۆشحاڵی ئۆرنج کۆرنەر ڕایگەیاندووە بۆ پرۆگرامی حوتەمیان پێم وا بێ ئەگەر هەڵە نەبم ئەتوانن ئەپلای بکەن و تەقدیمی بکەم بۆی بەشدار بن ئەو خزمەت گوزاریانەی پێشکەشیانەکەن تەنها لە ڕووی مادی خۆی بینێتەوە یان لە لایانی مرۆیی و هاندان و گەشەسەندنیش خۆی بینێتەوە ئەمە لەوە دەست پێ بکەم باسی ڕێنیشان دەرت کرد طبعاً خودی ڕاهێنانەکەیەک لە ئامانجەکانی ئەوەیە کە کەسەکە چاوی بکرێتەوە ڕێنیشان بدرێت کە دنیای دروستکردنی کاری خۆ چۆنی ئەبێت دیارە خزمەت گوزاریەکانی تریش جگە لە پاڵپشتی دارایی ئێمە ئیڤنت نێتوەرکینگ ئیڤنتمان هەیە بۆ واتایی کە ئێمە بۆنێ ڕێک ئەخەین بۆی ئەو کارسازانە لەگەڵ کەسانی خاوەنکار یەکتر ببین لەگەڵ ئەو کەسانی کە فریلانسەرن یەکتر ببینن یەکتر ناسین ڕوو بدات لەو کە هەلی زیاتر بۆیان بڕخسێ لە ڕەنگە پاڵپشتێکی دارایش بتوانن لێەوە بەدەست بێنن یا خۆت بۆنە کەسێەوە کوڕاوێشکار بیەوێ فۆکسی خۆی بخاتە سەری شەکان یارمەتی دەریان بێ بەڵێ اینجا ئەمە یەکێکترە لەو پاڵپشانێکی ئێمە ینی دابین یەکەین بۆ کەسانی کە بەشداری پرۆگرامەکەن وەروە ڕێنیشاندەری تایبەتیش ئێمە تۆ بۆ نمونە ئەتەوێ بزنسێک هەبێت ئەتەوێ براندێکی بواری بۆ نمونە جوانکاری خانمان دروست بکەیت ئێمە ڕێنیشاندەرێکت بۆ ئەدۆزینەوە کە پێشتر ئەزمموی ئەوەی هەبێت کە لە براندێک ئیشی کردبێت یا بۆ بزانێ بازارەکە چۆنە بۆ بابەت پرۆدەکتێکی ئافرەتان بێگومان چونکە یەکێک لەو بەرەنگاریانی کە تووشی ئەو کەسانە بێتەوە کە بزنسی خۆیان دروستەکەن ئەوەیە زۆر جار بازار نییە بۆ ئەو بەرهەمەکەی زۆر باشە پرۆداکتێکی جوانیشی دروست کرد و بەرهەمێکی جوانی یاخود خزمەتگوزاریی زۆر باشی هەیە بەڵام لەوانەیە نەتوانێت بیگەنێ بە بازار ئێمە لەڕێ ئەو بۆنانەوە لە ڕێ هێنانی کەسانی ترەوە لە ناو بزنسە ئیش و کارە جیاوازەکان بزنس کۆمپانیا جیاوازەکان ئەتوانین ئەو لینکە دروست بکەین بێگومان لە کۆتاییدا ئێمە هەموو ئەو هاوکاریانە پێشکەش بە کارسازانەکانەکەین بەڵام ئەگەڕێتەوە سەر حەز و ویستی ئەو کەسش کە تا چەند خودی خۆی خستۆتە ناو ئیشەکەی خۆی کاتەبان پرسیاری کەش بکەم گۆکو کارسازێک کە بیە بەشداری ئەمانە بکە لە زۆر شوێنابینی ئێمە سنتەرمان هەیە بۆ کۆنسڵتانسی بۆ یارمەتی دانیان بۆ ڕاوێژکاری لە بەرامبەر داوای بڕێ پاراکەن ئایا ئۆرنج کۆرنەر داوای ئەمدا چۆڵی پاڵپشتە داراییە کە داوای ئەوەی لێکە کە کەسێ بەشداریم پرۆگراماناکە پارەبە یاخود بە خۆشحاڵیەوە فەندیشی بۆ پێچوانەوە بە پێچوانەوە ئۆرنج کۆرنرز خودی پرۆگرامە شەشمانگەکەی ئێمە کەوتم دواتر باسی دیتێڵی پرۆگرامەکانەکەم بۆی چاوەڕوان بن چاوەڕاونەوە باسی ئەوەشتان بۆکەین یەکێک لەو لایەنە هەرە باشەکانی ئۆرنج کۆرنرز ئەوەیە کە ئێمە لەو ماوەی کە بەشداری پرۆگرامەکەکەین بەڵکو پاڵپشتی داراییش ئەکری بۆ خودی خۆشت ئەجگە لەوەی کە ئێمە بڕێک پاڵپشتی داراییت پێشکەشە ئەەکەین لەو ماوەیە بۆی کە نمونەیەکی ئیشەکەی خۆتمان پێشکەش بکەی اینجا ئەگەر کەسێکیت بەرهەمێکت هەیە بەرهەمێکی بەرجەستە بۆی بەرهەمێکی بەرجەستە لەوەی کە ئەتەوێت دروستی بکەی و پیشان مادەی ئەگەر نەرمە کاڵایەکت هەیە ئەگەر بۆ نمونە سۆفتوێرێک وەبسایتێکت هەیە ئەپلیکیشنێکی مۆبایل هەیە بۆی لەو ماوەیە بۆ هاوکاری داراییە نمونەیەکمان پیشان بدەیت کەچی پێشکەشی بازارەکەی بەڵێ بۆی دواتر ئێمە بیبینین وەکو هەم ئەو کەسانی کە لە ئۆرنج کۆرنرز کارەکەن و هەموو ڕاهێنەرەکان و ڕێنیشاندەرەکانمان کە پیانەڵی مێنتەر ئەوانیش بزانن کە ئایا تا چەند ئەو بزنسە توانێت گەورە بکرێت چونکە هەر ئەو گرنگ نییە کە تۆ بەرهەمێ دروستکەی خزمەتگوزاریە دروستکەی بەڵکو هۆش گرنگە تا چەند دواتر بازاری بۆ ئەیگەێنیت و ئەو کەسانەی کە لە دەوروبەرتن کڕیارەکانت حەزیان بەو پرۆداکتی بۆ بەرهەمەی تۆ هەیە ئەوەش یەکێکە لەو شتانەی کە ئێمە بەردەوام باسیەکەین دەکاتە باەک تۆستا مەزرۆتریشیان بکەم ئەوەیە پێش بچینە سەر بابەتی پرۆگرامەکان مێ بزانم تا ئێستا چەند کەس لەم پرۆگرامی ڕابردووە سوودمەند بۆەوە ئایا هیچیان کەوتونەتە بازارەوە یاخود بوون بە ناوێک لە بازارە دوێ پاڵپشتیکردنی وڵا پێم خۆشە نمونەیەکیەوە مەباسکەی یەکێک لە نمونانەی کە هەر ئێستا لە پرۆگرامەکەمان بەشدارە براندی چای مامەیە کە براندێکی چایە و دەستیان بە فرۆشتن کردووە براندەکە ئێستا لە بازار بوونیان هەیە یەکێکتر لەو نمونانەی کە زۆر سەرکەوتووە ئەمڕۆ بینیم کە لە دوێنە بینیم لە فیستیڤاڵی هەنار لە هەڵەبجە بەشدار بوو لێرە ڕۆشتوو بۆ هەڵەبجە لانەی پرۆداکت براندێکی بواری جوانکاریە
ئەو چەندان پرۆژەی تریش کە سەرکەوتو بوون کەواتە بە پێشکەشکردنی ئەم پاڵپشتیە داراییانە و ئەم پاڵپشتیە ڕاوێژکاریانە ئەتوانن زیاتر جێی خۆیان بکەنەوە لە مەترسی لە ناوچوون نەجاتیانەوە چکۆی مە ئەزانی هەموو بزنسێک کە دا ئەمەزرێ کاتێک کە تۆ تەنها فکرێک و دەستە پێ کردووە زانیاریەکی وات نییە لەسەری و احتیمالیەوە هەیە لە حدێک لە حەدەکانە لە ئاستێ لە ئاستەکانە بەرەو داڕوخان بڕوە کەواتە هەیان بووە نەجاتی بووە یاخود کێشەی نەماوە ئێستا هەم پرۆژەمان هەیە کە بەشداری ئۆرنج کۆرنرس کردووە ناو هەر نەجاتی بووە لەوەی کە بکشێتەوە و بزنسەکە دەست پێ نەکاتی چونکە ئێمە بیرمان نەچێ ئەو کەسانە وەرەگرین کە لە مەرحەلەی بیرۆکەن بەشێک لەوان کە دێنە ناو پرۆگرامەکە ئاسایی کە پێشتر ئیشیان کردبێت لەسەر بیرۆکانی بەڵام ئەوانە شوەرەگرین تەنها بیرۆکەن اینجا ئەوانەی کە لای ئێمە بوون یەکێک لەو نمونانە ئەپی مەیدان دوای ئەوەی کە لە پرۆگرامی ئۆرنج کۆرنرس دەرچوو توانی بۆ بەرهێنەرێکیش بهێنێتە ناو بزنسەکەی خۆیەوە و هەروەها لە پرۆگرامی ئەکسلەرەیتەر واتە پرۆگرامی دوای ئەو پرۆگرامی ئۆرنج کۆرنرس کە سەر بەهێت کە سەر بە هۆڵندایە بەستە کاتە با بدوەستێنم ئێوە دوای 6 مانگەکەش هێشتا فۆڵۆ ئەپتانێ هێشتا بە شوێنیانە ئەڕۆن و یارمەتیان هەر پێشکەشەکەن بێگومان ئێمە ئەو یعنی ئەکسە دەستیان لێ بەرنیان تاخوا حافیزمان ئەوانەی کە 3 ساڵ پێش ئێستاش بەشداری پرۆگرامەکەیان کردووە ئێستاش بەردەوام ئێمە فۆڵۆ ئەپیان لەگەڵ ئەکەین گروپێکمان هەیە تایبەت بەوە و یەک بەشێکی سەرەکی ئۆرنج کۆرنرسیش کە دەکاتە باوت پێ بڵم تۆ ئەگەر لە مەرحەلەیەکە یان لە دوو مەرحەلەیە هەر بڕۆی پارە بێ بە ئەیجنسیان شتێ ئەم لێرە بووی زۆر ئاسان کردووی هەروازە لێ نایێنێ هەتا ئیشەکە زیاد لە حەدی خۆی چێتە سەر پێ بەڵێ ئەکرێ ئەو کارسازە بە بیرۆکێک هاتو بێتە ناو ئۆرنج کۆرنرس بەڵام دوای ساڵێک ئیشی لەسەر بیرۆکێکی تر کردێ ئەمە ناوەستین لەوەی کە سەپۆرتی بکەین بڵین تۆ بۆ بیرۆکەی هاتیتە ناو پرۆگرامەکە ئێمە بەردەوام ئەو ئیڤنتمان هەیە بانگێشتیان ئەەکەینەوە لە ڕێی چانێڵ و لە ڕێ ئەو لینکە جیاوازانی کە هەمانە بە ئەوانەوە ئمە هەوڵەدەین بەردەوام بیان هێڵینەوە لە ئەو کۆمیونیتیای لەو کۆمەلگای کە دروستمان کردووە بۆ ئەوان کاک ڕێبین ئەمێ ئێستا بە تەواتی بچینە سەر پرۆگرامەکە زۆر باش و من فزولیە گرتومی فزولیەکەشم ئەوەیە ئەمێ بزانم من ئەمێ ببم بە کارساز ئایدیایەکەم هەیە چۆن جێبەجێکەم مەرجەکان چین بۆ نمونە من پێویستەکە لە کێوە دەست پێ بکەم ئایا وێبسایتێکە سەردانیکردنە چوزانم سیڤ ناردنە بچ شێوازەکە و چه سوودێکی ژوەرەگرم اینجا بینە بەشکم بتوانم بۆ ئەم 6 مانگی داهاتوو لەگەڵتانە بم بۆ چینە خودی پرۆگرامەکە ئێمە دابشمان کردو بەسێ بەشی سەرەکی و یەکێک لەو بەشانەکە یەکەمیانە زۆر سەرەکی ئەویش ئەو پرۆگرامەیە کە پێی وترین ئۆرنج کۆرنرس ئەربیل ئینکیوبیشن پرۆگرامی ئۆرنج کۆرنرس ئەویان پرۆگرامێکی 6 مانگیە لە ڕێی فۆرمەوە و پێشتر مەرجەکانم باس کرد کە مەرجی زۆر ئاسانن و تارگێتیشمان زیاتر ئەو کەسانەیە کە دەرچووی زانکۆن و هەروەها خانمان بە شێوەیەکی زۆر زیاتر پاڵپشتی ئەکەن و هەروەها ئەو کەسانی بیرۆکەی کشت و کاڵیان هەیە ئەمانە زیاتر هانیان ئەدەین کە بەشداری کاتە لێ شتێکی کەم دەستکەوت فۆکسی ئێوە لەسەر چ بابەتێکە لەسەر بابەتی تەکنەلۆژیا لەسەر بابەتی سەوزکردنە لەسەر بابەتی کشت و کاڵە لەسەر بابەتی ژینگە لەسەر بابەتی کللتوری لەسەر چ بابەتێکە ئەمە پرۆژەمان هەیە هەر لە نایڵێم ئەویان ناڵێم پرۆژەمان هەیە هەر لە ئایەوە بەشداری کردووە تاواکو پرۆژەی کشت و کاڵ پێینی کشت و کاڵی لەو وارە بۆیە سێکتەرەکان هەموو سێکتەرەکان ئەتوان بەشداری بەڵام کە باسی ئەوم کرد کشت و کاڵی و تەرکیستان لەسەر ئەوە خاڵی زیاتر وەرەگرێ چونکە وڵاتێکی ئێمە پێویستمان بەوەیە کە کەرتی کشت و کاڵ زیاتر بەرەو پێش بڕات و هۆڵنداش وەکو وڵاتێکە پاڵپشتی و پرۆگرامەکەت خۆی یەکێک لە وڵاتانی کە لە ڕووی کشت و کاڵی و زۆر پێشکەوتووە بۆیە زیاتر فۆکەسمانە سەروێ و خاڵی زیاتریش بۆ هانی خانمانیش دەین بۆی زیاتر بێنە ناو دەکاتە بە پرسیارێکی کەش بکەم لە ناو فۆرمەکەتانە من پێشەوەی ئمڕۆکە ینی پێشەوەی کە بەڕێز ئامادەبی سەری فۆرمەکەم کرد داواکاریەوە کا ڕوونی کەرەوە بەداخۆ خەڵکیمە زۆر تااقەتیەوەی نییە پڕیکاتەوە هەیە دانیشە کۆمەڵە وشانوسە هەیە تەنها سپیسێکەکە ئێوە تەرکیستان لەسەر وەڵامی پرسیارەکانیش هەیە بێگومان ئێمە ئەو فۆرمەی کە بۆ پرۆگرامەکە کاتێک ئەکرێتەوە ئینشاڵە بۆ کۆهۆرتی داهاتومان لە مانگی 11 بۆ 12 فۆرمەکە چالاک ئەبێت ئێمە لە ئێستاوە پرۆگرامەکەمان ڕاگەیاندووە بەڵام ئەو کاتە چالاکە بێت بۆ ساڵی داهاتوو تۆ ئەیبینی کە
ژمارەی پرسیار لێکرێت کە گرنگە بۆ ئێمە ئەو پرسیارانە بکەین چونکە ئێمە ئەمانەوەی بزانین چونکە پرۆگرامێکی 6 مانگی تۆ کە هەڵەبژێردریت بە سەدان کەس فۆرم تەقدیمەکە ئێمە ئەمانەوێت ببینین کە تۆ جیاوازی چییە؟ بەڵێ حەزێکت یا هەیە کە چەند کاژمێرێکت تەرخان کردو بۆ ئەو فۆرمە بکەیتەوە لە پرسیارەکانە باسی واکەین کە بیرۆکەکەی خۆت ڕوونکەیتەوە بەڵام مانای ئەوە نییە تۆ بیت ورد و درشتی بیرۆکەت بۆ ئێمە باسکەین بێگومان من وەکو ئەزمموی خۆم نزیکەی چونکە خەڵکێکی زۆر لەو بابەتە ئەترسێ بۆ ئێمە باسی بکەم ئەڵێ من بیرۆکێکم هەیە بەس بۆ کەسی باس ناکەم تۆ بۆسم ئەرە وڵا ڕاکێشین بۆ پرسیارێکی تر کاگرەبین ئەو شتە هەیە ئەڵێ وڵا هین مەکەن بیرۆکەکەم ناڵم نەوەکو بیزنی بیرۆکەکەم ناڵم نەوەکو بیکەن بەهی خۆیان نەوەکو خۆیان بیکەن نەوەکو خۆیان بڵایکەنەوە شتێکەیە بەناوی بیرۆکە دزین من خۆم 5 ساڵە لە 2010 لە ناو دنیای دەست پێش خەریکار و دروستکردنی بزنس و کارسازی و ئەو ڕێکخراوانە لە زۆر لە ڕێکخراوە جیاوازەکان ئیشم کردووە تا ئێستا نەمبینیوە کەسە بێت لە فەیسبوک لە لینکدین یان لە شوێنە بنووسێ بەڵام من بیرۆکەکەم خۆم پێشکەشی ئەم پرۆگرامەکەت خۆیان چون ئیشیان هەر خۆ یەک شتیشەیە کاتێککە خۆت سەرپەرشتی ئەو وەزعاکەی ئەوەنە ڕیسک و قورسیەکەی بینی هەر لە خۆتەوە ئەڵی بەخوا کاکە با من ئەمە ناکەم منیان ئەڵم ئێمە خۆمانەوە مەشغوڵین مەجای ناکەینە سەر کارسازیەکە لەبەرەوەی ئەوە جیهانێکی قوڵترە لەوە طبعاً جارێکیان لەگە برادێکە زۆر باسی و قسانەی کرد ئەمە بابێ بە شتێکی خۆشگوێتان لەبێ باسی کرد زۆر هاندەری بابەتی کارسازی بەزوتی کاکە ئێوە گوێ لە من بگرن ڕاوێشتان پێکە وایە خۆم ئیشم نییە وایە خۆم نەبووم بە کارساز بزنسی خۆم نیە بەڵام ئەمەوێت ئەو پەیامەش بگێنم کە دنیاکەی سەیرە چکم هەر یەکێک لێمە لە بابەتێکا باشین ئەکرێ من لە لایانی کارمەندبوونا باش بم بەڵام کەسێککە لە کارسازیە باش بێ و ئەمە عیبەش نییە چکە بەداخەوێتە بۆ بە عیبە ئەگەر بڵی کارساز نیم عیبێ بەداخە ئەو بۆ بەعیبە بەڵێ خۆی خودی ئەوە ئەبێ بگەڕینەوە بۆ کەسایەتی کەسەکان هەندێک کەس لەوەیە زۆر سەرکەوتووە کە ببێتە کارمەندێکی سەرکەوتو لە شوێنێک بەڵام کەسی ترمان هەیە کەسایەتەکەی وا دروست بووە بۆ کارسازی دروست بۆی ڕیسک بکە چونکە دنیایەکە دنیای دروستکردنی ئیشی خۆت دنیایەکی نامەوە کەس بترسن بەڵام دنیایەکە پڕە لە مەترسی چونکە تۆ ئەگەر چی ڕێکخراوەکانیش ئەو کەسانی کە زۆرن پاڵپشتی بکەن بەڵام لە کۆتاییە تۆ لە قۆناغەکان ئەبێ خۆشت ڕیسک بکە ئەبێ خۆشت ئەو بڕەپارەی کە هەتە بیخەیتە ناویەوە ئەبێ تاقیکەیتەوە وەیە گلەیەکەیە با من ئەوە باسکەم گلەیەکەی ئەڵە کاتێک کە من ئیش بۆ کەسێکەکەم هەر بەجدی ژوایە کاتێککە ئیش بۆ کەسێکەکەی ئەوەنە ترسێ لەسەر پارەی کەسەکە نییە بەڵام وەرە پارەی خۆت بخەرە ناو ئیشەکە ئەی خوالێکی سم نەچێ ئەی یعنی ئەوە مجازەفەیەکی گەورەیە و لەگەڵی شابۆن منە کەسێکگەڵێ من بزنسی خۆم دەست پێ کردووە یا خۆت بۆ پێشتر ئیشم بۆ خەڵک کردووە یەکێک لەو مەرجانەی کە ببی بە کارساز بەڕای من ئەوەیە پێشتر ئەزمونێکی ئیشت هەبێ بۆی لە دنیای کارتێ بگەین مەرجە کەسێک یاخود باشتر نییە کەسێک پێشوی بێ بە کارساز یا خۆ فکرێ و بیرۆکەی کارێکی بۆ بێ کاری کردبێ ئەزمونی هەبێ بێگومان ئەزمموی کار و یاخود ئەزمون لەو بواری ئەتەوێ بیبی بە کارساز زۆر گرنگە چونکە ئێمە تەنانەت کاتێ باسی دروستکردنی تیمیان بۆکەین بۆ چونکە ئێمە کاتێک ئەو بە ڕێزانن یەن بە بیرۆکەکانیان دێنە ناو ئیشەکەی خۆیانەوە کەسێکە ئەوێ ئەپلیکیشنە دروستکە بۆی هەموو تەکسیەکانی هەولێر بێک بگەێنە باشە پێ ئەڵین ئەم ئیشە بەتەنها ئەسکیلی ئایتی هێز ئەتوانی ئەپلیکیشن دروستکەی ڕاستە ئەوە گرنگە بەڵام تۆ پێویستت بە تیمێکە اینجا ئەو تیمەش ئەبێ لە بابەتێکە ئەزمونیان هەبێ کە پەیوەندی بە تۆ بێ بۆ شایەکت بۆ پڕکاتەوە ئێمە نمونەی بزنسی زۆر سەرکەوتو یەکێک لەو گەنجانە چەند گەنجێکمان هەیە لە کوردستان دڵنیام کە بیستوتە کوردیڤیا بەڵێ ماوەیەکی باشترێن بوو بەڵێ ئەمە یەکێک بوو لەو نمونە سەرکەوتوانی کە هەیە لە دنیای کارسازی کوردستان بێگومان ئەوان چەند فاوند ئەم ڕۆژە 24 کۆفاوندەریان هێواتە 4 کەس ئیشان لەسەر بزنسەکە کردووە دانێکیان لەسەر لایانی مارکتینگ کردوێتی بەبەستم لە چی بوو خۆت لە ئەزمون لە شتێکە هەبێت ئینجابی ئاسانترە بۆت بۆی چونکە پاڵپشتێکە هەرچەندە گەورە بێت ئۆرنج کۆرنرز ڕێکخراوەکانی تر پاڵپشتی دارایی بکەن ڕاهێنانت بکەن بەڵام خودی خۆت حەز و خولیاکە یەکەم شت نەدبوو بۆ ئەو بیرۆکەی کە هەتە و دواتریش ئەزمونتیان نەبوو لەوانەیە ئەگەری شکستت زیاتر بێ بەڵام مش گەڕینەوە بۆ سەر پرۆگرامەکە ئێمە باسی بیدایەتەکەیمان کرد چۆن تەقدیمەکەین قۆناغەکانی داهاتووی چین کە ئەم کەسە پیاڕە بۆی وەرگیرێ
و ئایا بەدەست پێکردنی یاخود کەی ئینشاءڵڵا کەوێتە بواری جێبەجێکردنەوە ئایا مانگی سەرەتای مانگی 12 مانگی یەکە بۆی ئەلێسە خەڵە خۆی بۆ حازرکە دوای نەڵم وڵا پێتان نەوتین و بشتنە سەر پەیجەکەیان هەر ئۆرنج کۆرنەر ئەربیل لێو بە تەواتی زانیاریەکانیان زۆر بە جوانی داناوە ینی بە زمانی کوردی تایەتی بە زمانی ئینگلیزی تایەتی کە ئەتوانی پڕیکەیتەوە هیچ کێشەیەکی شە نابێ پرۆگرامەکە وەکو باسمان کرد فۆرمێک پڕەکەیتەوە بیرۆکەکەی خۆت باسی ئەومان کرد کە بیرۆکەکە چۆنی بێت دوای ئەوە ئێمە لەو کەسانی کە پڕیان کردوتەوە ئێمە 50 لەو کەسانە بانگەکەین بۆی کە بێن بیرۆکانی خۆیان پێشکەش بن پاوەرپۆینتێک حازرەکەی هەمومان لە زانکۆ پاوەرپۆینتمان حازر کردووە بەڵام ئەم جارە بۆ پرۆژەکەی خۆت جیاوازە ئەم جارە بۆیە ئیش زۆر جارەوەشمان تووشە بێت کە هەر بەستایلێک حازریەکە کە وەکوی شتێ بناسیێنێ نا وەرە حازری کە پاوەرپۆینتەکەت بۆی کە شتێک بفرۆشیت شتێک بخیتە بازار اینجا کە هاتی ئەمەت کرد ئەو لەو 50 کەسە لیژنێک دانیشە بێگومانە ئەو کەسانی کە ئێمە هەڵیانە بژێرین ئەزمموی زۆریان هەیە لە بابەتی کارسازی دەست پێشخەریکار دواتر 25 کەس 20-25 کەس هەڵەبژێرێت بۆی پرۆگرامەکە بکات و کە ئینشاءڵڵا مانگ ساڵی داهاتوو لە مانگ یەک دەست پێکات کاتە ئە لەسەوت چانستان هەیە بەشداریکەن پڕیکەنەوە خۆتانی بۆ حازرکەن ورد و درشتی باەک پرسیارێکە بکەم ئەوە لام مەبەستە فۆرمەکە ئەوەی هەیە بێک جار تەقدیمیکە یاخود سەیڤە بێت داتاکان و کەسێ بیە بە چەند ڕۆژە ئیشی لەسەرکە خودی فۆرمەکە ئەوەندە بەشیتیانیە کە نووسینی زۆری بێت و وەکۆ پرۆگرامانی کە زۆر جار بۆ دەرەوە تەقدیمیەکەی ئەم ینی زۆر ئەگەڕیتەوە سەری بەڵام ئەوەی ئێمە پێم وایە کە کەسێک ئەگەر بتوانێت 2-4 ساعت بۆی دابین کە بتوانێت بە تەواتی ئەوی بکات بزەبێت ئەو فانکشنە بیرم نییە کە تایەتی کە بتوانی سەیڤەکەی بەڵام بێگومان پرسیارەکان وەگوتم ئەوەندە دیتێڵی نییە کە تۆ تەنها ئێمەمانەوە بزانین کە تۆ تا چەند حەز و خولیات بۆ بوارە هەیە کەسایەتی ئەگونجێت کاتت ئەتوانی کات تەرخام بکەیت 6 مانگ هاتو چۆی ئۆرنج کۆرنەرز بکەیت کاگرەبین ئەمێ بە شتێکی خۆش بێ بە هاوڕێی ئێمە چونکە ئێمە بەدەرلەوە قەت هەبوو نەفرە بێ بەشداری کا دوایی کەشتەکان بێنە کوڕ بەخوانایکەم ئەوە زۆر ئەرکی گرانە چکم هەستەکەم وایە ینی کاچیتە دیتێڵی شتەکانەوە سەرەکی ئەوە نەشتەکە بچوک نەبکە تۆ بیکە بە نایکەم نایم لەوانێ ئەمە بەدەموانەڵێ کەسەکە بەڵام بەوی تەلەفۆن نایەتەوە واقع لێ بینین هەندێک کەس یانەوەتا وانەی بینیوە ینیاکەوە لای بۆنمونە چونکە هەموو کاتێک خۆت چەندجا لەگەڵ هاوڕێگەی خۆ دانیشتی وتێتە بە ئەو بزنسە بکەین با بزنسە بکەین خەیاڵی زۆر پێواکەی ئەمە بکەم ئەویان پارەی زۆر تیاچی بۆیش زۆربەی ئەوانی کە لە بواری کارسازی کۆمنت ئەدەن ئەڵم بیرۆکە زۆر گرنگ نییە جێبەجێکردنەکەی گرنگە ئەو تیمەی کە لەگەڵتە گرنگە چونکە کە یەتە ناو واقعەکەەوە جیاوازە ئیزامە لەوە بڕۆینە بەشێکی تری پرۆگرامەکە کە هەر پەیوەندی بەوە هەیە کە دەرەچی ئەچیتە ناو ئۆرنج کۆرنەرز ئەلمنای کۆمیونیتی کە بە واتای ئەڵومنای دەرچوانی ئەو نێتوەرکەیە کە ئێمە وەکوتم زیاتر لە 100 کەس ئێستا دەرچوی پرۆگرامەکەمانە لە بەڵێ بە خۆشحاڵیەوە لە ناو کۆمیونیتیەکە ئەمێنیتەوە ئێمە ئیڤنتی بۆنەی تایبەتمان هەیە بۆ ئەوان و بانگەشتیانەکەینەوە فۆلۆئەپیان لەگەڵەکەین کەواتە هەر کاتێکیش ئەبدەیتێکی تازەتان بۆ بێ خۆشتێکی تازەتان بۆ بێ بۆ نمونەوەکو زانیاریەکی تازەیان هەر شتێک تازە لەگەڵ ئەوانی کە لە ڕابردوو شابەشدار بوون هاوبەشی پێکەنەوە ئەمە شتێکت بیرخستمەوە لەوە ئێمە دڵنیا بن کە دێنە ناو ئۆرنج کۆرنەر زواز ناهێنین لەبەر ئێمە ڕیفەرال پارتنەری واتە ئێمە هاوبەشیمان هەیە لەگەڵ چەندین ڕێکخراوی تر و جێ ئاماژەیەکە و هەروەها وەکو ڕێکخراوی ڕوانگە ڕێکخراوی فلاتسکسلاب کە IOM پرۆژەی کارپ لە عێراق ڕێکخراوی GIZ و ڕێکخراوی NDP ئێمە لەبەر ئێمە مختەسین بە بابەتی کارسازی بێگومان ئەوانیش کە پرۆژێکیان هەبێ نزیک بێ لەو بابەتە و ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەوان ئەبین بە لایەنە سەرەکیەکە ڕیفەرال پارتنەر نازانم خود بە کوردی چی پێڵێن ئەوەی کە ئێمە پێشنیاریە ئەوان ئەکەین بۆ ئەو پرۆگرامانەی ئەوان بۆ من ئێوە کارپ ئەڵێ من فەندێکم هەیە لە ڕووی دارایی و هاوکاری ستارتەپەکان بکەم لە هەولێر تۆ لیستێکی ئێوە لیستێکمان بۆ حازرکەن لەو کەسانی کە لە پرۆگرامەکەی خۆتان دەرچوون ئەیانەوێ پاڵپشتی دارایی بکەن ئێمە ئەو کاتە ئەگەڕێنەوە بۆ ئێوە کەسەکانیان دەسەکەوێت ئێمە لەو ڕێوە هاوکاریانەکەین و چەندان هەلی تریشکە
تەنانەت ئێمە کۆرسی زیاتریشان بۆ وەرەگرین ئەگەر پێویستیان بۆ کارسازێکمان هەیە بزنسەکەی دەرچووە بەڵام ئەڵێ من لە فرۆشتنا خراپم هاتوین لەگەڵ UNDP پرۆگرامێکیان هەیە بە ناوی نۆڵیج کۆرسی فریمان بۆ وەرگرتوون بۆی کە بەشداری بکەن واتە ئێمە ئەو تیمەی خۆمان هەوڵمان داوە زۆرترین شت بۆ ئەو کەسانە بکەین سێم شتیش کە ئەمە باسی بکەم سێم بەش پرۆژێکتی Orange Corners ئەربیل پرۆگرامی Orange Corners لە هەولێر پرۆژەی باڵێزی کارسازیە لە ناو زانکۆکان ئێمە هەفتەی ڕابردوو ئەم پرۆگرام ڕامانگەاند ئێمە سەرەتا لە هەولێر دەستمان پێکردو لە 5 زانکۆی حکومی و ئەهلی واتە کارساز باڵێزی کارسازیمان هەڵبژاردووە لەو زانکۆیانە ئەویش بە پرۆسەیەکی دوور و درێژ بە هەمان شێوەی هەموو ئەو دەرفەتانی ترکە هەمانە لە Orange Corners لە ڕێی فۆرمەوە ئەو فێرخوازانە تەقدیمیان کردو دواتر هەڵبژێردراون ئێستا ئێمە ناساندنمان بۆیان کردووە لە ڕێی ئەو پاڵێزانەوە ئێمە ئەمانوێ کارسازی لە ناو زانکۆکان زیاتر بناسێنی بەڕێگە دروستەکەی بەڵێ اینجا ئێمە پێشتریش داوامان لەو باڵێزانە کردووە کە ڕاپرسیە بکەن لە ناو زانکۆکان نزیکی 300 کەس ڕاپرسێکی ئێمە پڕکردوەوە بزانین چ پێویستیەکیان پێ بۆن ئەو فێرخوازانە لە زانکۆکان پێویستیان بە پرۆگرام هەیە لایەنی دارایی هەیە پێدانیان هەیە ڕاهێنانیان پێویستە وەرکشۆپیان حەز لێیە یانوێ سەرتا ئەم پرۆگرامانە بناسن اینجا هاتین ئێمە پرۆگرامێکمان دیزاین کردو بە ناوی مینی ئینکیوبیتەر ئەو ئینکیوبیتەرەی 6 مانگی کە خۆمان هەمانە هاتوین بچووکمان کردوێتەوە بۆ پرۆگرامێکی 2 مانگی بە ئۆنلاین ئەو پرۆگرامە ئێستا ڕامانگەیاندوە ئەو کەسانی کە فێرخوازی زانکۆن ئەتوانن تەقدیمکەن لەو 5 زانکۆیە ئەتوان تەقدیم کەن و بەشداری پرۆگرامەکە تەنها لەو 5 زانکۆیەوە ئەتوانن بەڵێ چونکە ئەم لەم قۆناغەیە تەنها لەو 5 زانکۆیە بەڵام بۆ داهاتوو پلانمان هەیە کە لە 15 زانکۆ فزولی گرتمی ئەو زانکۆیانە حکومیتیایە هەر ئەهلی بەڵێ زانکۆی ئەگەر دروست بێ ناوەکەیان بێنم زانکۆی سەلاحەدین هەولێر زانکۆی هەولێری پزیشکی زانکۆی پۆلۆتەکنیک ئەو هەروەها زانکۆی کوردستان و زانکۆی تیشک کەواتە گوێتان لێبووەوەی تر یعنی چانسی زانکۆ حکومیەکان زۆر زیاتر بوو لە چانسی زانکۆ ئەهلیەکان کاک ڕێبی نازانم ئەگەر وتەیەکی کەدما بێ بۆ پێشکەشیان بکەی تەنها ئەمەوێ بڵم کە ئەگەر هەستەکەی کەسایەتی لەو کەسانە نزیکە کە حەزەکە کە بزنسی خۆی دەست پێ بکات و کاری خۆی دەست پێ بکات مەترسە چەندان ڕێکخرا و چەندان کەس هەن کە پاڵپشتیت ئەکەن و هەروەها ڕێگایەکە ڕاستە قورسیتایە بەڵام بێگومان ئەو بەرهەمەشی کە لە داهاتوی بینیت لە بوون بە خاوەن کاری خۆت و دروستکردنی کارێکی سربەخۆ زۆر بەرهەمێکی گەورەیە و هیوادارم ببنە هۆکارێک بۆی کە ئابووری هەرێمەکەمان طبعاً ئمڕۆ هەموو شتەکان لە پۆدکاستی CV لاین پرتەقاڵی بوو هەر لە ئۆرنج کۆرنەرەوە هەم لە مایکەکەی ئێمەوە شتەکان زۆر بە جوانی گەیشت هیوادارم کارسازی وەکو مۆدێلێک نەکەی تەنها بتەوێ ئیشێکت هەبێت کارسازی وەکو حەز و خولیای خۆت لەگەڵ چارەسەرێک بۆ کێشەکانی کۆمەڵگە بدۆزیتەوە خزمەتگوزاریە پێشکەشکەی کە پێویستە نەوەکو چاولێکەری بێ ها هەرڵی ئام خەڵ لەگە ئامی ئەشمە شامێ مەچۆرە شامێتەوە تۆ بڕۆرە لایەکی ترەوە کە سوودی پێ بگەێنێ لەبەرەوەی لە کۆتاییە باجی لایەنی دارایی باجی لایەنی شەون خۆنیەکانت خۆت ئەیەی و لێرە بە خۆشحاڵیەوە چەندین ڕێکخراو هەیە وەکو کاگڕێبین ئاماژەی پێەیە کە ئەمان وەکو ئۆرنج کۆرنەر کۆکەرەوەی ڕێکخراوەکانی UN و هەروەها ڕێکخراوی GIZ و کۆمەڵی ڕێکخراویکەن کە ئەبێتە سەپۆرتێکی مادی ئەبێتە سەپۆرتێکی معنەوی بۆ تۆی کارساز کە کارێک پێشکەشی بە سیستەمە مادیەکە بکەیت ئەزیزان و خۆشەویستانم وەکو بەڵێنمان پیابوون CV لاین ببێ بە دەرفەتێک بۆ ئەوەی کە تۆ خۆتی تیاگەشە پێبی چوەکو کارمەند چوەکو کارساز لێرەوە ئمڕۆکە ماڵ ئاوایتان لێکەم و ڕێز و سڵاوی کازیوە قبول فەرمونون خۆتان لەگەڵ